والله كاكا من المستشفى والله المستشفى من لقى من على كامل المستشفى تلفون وكلا بتاع نشوف لنا سرخان وقت أنا يروخينا إخوة على قريب من كل كامل قرار رزي أم زكان بيروخين ما دزن بخوا فقير وفقراني بخوا يجيني الأخوة بترسي أما هم يندزن بخوا دزن مال خلق الروخينا يبور هادين سرخدو سجادة كان مال كان من الروخينا اندام برلمان ما أي أنا أي أوان فريانا كون كاكا دزن أوان يندزيو فقيران وباركان أنا قوازنوا هم يفارق قوازنوا هم بدولة كاني نيري تاري بوكا شرسوي بوكا أدوما أمروكا لبري دوني كخاني بيش برجيك يا روخان بموتي 500,000 ئێمە کەرکووکمان ئازاد کرد ئەو خێنەماندا من خۆم کچە شەهیدم لەبەر عارەب بێتەبان عەرزەکەمان مام جەلال وتی خوا عەفوی کە هێشتا تەجاوز نەگەیشتۆتە چەمچەماڵ چۆن دێن خانووی خەڵکە خوێن بۆ چیمان کردووە نازانم ئەلێ داومانەتە عارەبێک خەڵک بەسرا لەبان خێن من بڕۆن اینجا قبوڵیەکەم من ئاڵە شەید وابم ئەمان کاکە ئەمە دوێنێ شۆفڵ و گلێدەر و دەقاق هاتۆتە بان سەرمانەڵێم خانوانە ئەڕمێنین بە ئەمریکا گاسۆ ئیدارەی گشتی سلمان هاتووە سلمانی تەجاوزاتە نازانی مەحافەزەیە نازانی لە چی جێهەتێکەواتە هێزێ گەورەیە ناوەتە سەرمان ئەلێ تا یەکشە ماڵ و مناڵ دەرنەکەن خانوەکان تەختەکەینە بان سەرتان 400-500 خانوو ئەم خەڵکە بۆ چۆ بڕوە هەمووی فەقیر و هەژارە ئەمە تاریبی کاتی سەدامە هیچ فەرقی نییە لەگەڵ سەدام حوسێنە لەگەڵ حکومەتی بەحسان نەوەڵام ئەگە بیر ڕخێنێتە بان سەرمانە بە حەیاتی چۆڵی ناکەین داواکاریمانەوەیە لەم ئینە پاشگەز بنەوە بە هیچ شێوەیە نێنە دەور بارودخانەیە ئەمە این لایفن و جەمیلەکەیە مافی بە استثمارەوە نییە درۆیە ئەمە ئیدارەی گشتیەوە بخێتە بانیە بۆ خۆی بیکاتە استثمار و بیکاتە پرۆژە وەڵی تەنانەت یەکەی ئیداری ئەم شارە لەگەڵ لەفەفرۆشیشە شەریکە هەر لەفەفرۆشی بازار ئەدبەم شەریکە لەگەڵ ئەم ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لایەنی پەیوەنددارەکان هەڵێ تا یەکشەمە ڕخەینە بان سەرتانە بێت چیمان پێ بڵێن یەک لایەنی پەیوەنددار نهاتۆتە سەرخەتە ئەم دەقەیە